باشترە سرە لە بەندیخانە بدەین. ڕەنگە بتوانین کارێ بۆ ئادونیا بکەین. من کە هیچی وایەکم نییە. مارسلوس درود بۆ خاوەنشکۆیان. ئەوانە لەبەر چی ئەشکەنجادەن؟ بۆ قسەکردن خاوەنشکۆ مەسیحین حکمی شەلاقیان بۆ دەرکراوە. بەسیەتی ڕزگاریان کەن. خاوەنشکۆ بەڵام هێشتا تاوە نەبووە. مەگەر نەتبیست وتم بەسیەتی 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 ئەوانە بکەنەوە بیامرن بۆ بەندیخانە. مارسلوس بەڵێ خاوەنشکۆ. ئادونیای مۆبەللیغ لەکوێیە؟ نیوە شەوی ڕابردوو لە خاش درا. بۆچی نیوە شەو؟ لەبەر پێشگیریکردن لە هەراوهۆریای هاوئاینەکانی. دەتوانی بڕۆی. بەڵێ خاوەنشکۆ. بڕۆ دەی. بیان بن. هێشتا قسەکانی ئەو ڕۆژەی زەکەریا لە جۆمدا دەزرنگێتەوە. نابێ بزانین کە ئەم خوددایانە کارێکیان لێدەیانە، نابێ بزانین لەبەرچی ئەم پەیکەرەشکاوە خۆی نەپاراست. ئەم پەیکەرانە خۆ خوددا نین. خوداکان ئەم شەو تاوانی خوێنی زەکەریا دەدەنەوە. تاوانێکی یەکجار قۆرس.